سلااو ڕێز و خۆشەویستی بۆ ملایەک وڵی نازانم بۆ تیکتۆکە بۆ ئاوایە ئەڵێ لە دیسکۆ میسکۆیە ئەوە چییە چ خەبەرە تێی ناگەم بەڕاستی کامێرەکەی زۆر زۆر ناشرینە بەڕحاڵ ڕێز و خۆشەویستی بۆ هەموو لایەک بەڕێزان شەویش دێمە خزمەتان تۆزێک قسە باسان بۆ کەم و ئەوەش کۆپیەکەم و ئەینێرم بۆ جێگایەکی تر و ئاوایت چی بکەین پێناوە فەقیر ئاوایە زەلامێ لە هۆزی تاڵەبانی لەسەری نووسی و ماڵێ ئەو دانولەیە ئەوەی شەناکی دەڵێ بە پارەی حەڵاڵە ئەی گەمژە ئەی گەمژە پارە لەناو ئێوە پارەی حەڵاڵ هەیە لەناو هەموو پارتی وێشێتیە بۆ 1 دیناری حەڵاڵ هەیە هەر بەڕاستی لە ڕۆڵە تۆ باوکیشە هەتاوەکو مرد هەر بە سواڵکەری مردووە ئێستا خاوەنی ملیۆن دۆلار ئەڵێن 1 ئەی تۆ بە تۆ پارەی کاتە پەیاوە کردو بە کرێکاری ئیشە کردووە ڕەش و ڕوت کامتان هەتان بوو پارە زەحمەت نەبێ 1 تیکەنانتان نییە هی خۆتان بێت نە تۆ نە هەموو خوشکەکانت شاناس قەسمە 1 دینارتان لە سەرانی یەکێتی و بنەماڵی تاڵەبانی و بنەماڵی بارزانی و سەرانی پارتیان 1 دینارتان نییە حەڵاڵ بێ سەر لەبەری دزیە پارە ئەو میلەتەیە بەڕاستی بە باش بزانن دینارێکیشتان نییە چونکە هەموو تەمەنتان بە جاسوسی ژیاون خودی برای محمد جاسوسی ئینگلیز بوو خۆی هیچ ڕۆڵێکەتی نەبوو بەڕاستی بەس خەریکی ئەوە بوو تۆزێ پارەیان دوای بدەم بێتانەوە بە خۆدانیش ئەو چۆنتان دەڕێ قسەکەن کاکە تا ئیش بەدەری خۆتانە بە عزیزان لەسەر دوو بابەت ئەم شەو کۆمەڵی قسەتان بۆ دەکەم هیوادارم کە بتوانم سوودێ بە هەموو لایەکتان بگەێنم ڕێز و احترام بۆتان هەیە بابەتێکیان کۆمەڵایەتیە و دواییش وەڵامێکی ئەو ئیخوانی گوت و شرگت و ئەوانە ئەدەمەوە هیوادارم کە بتوانین قسەی باشکەین جا عزیزان هەندێک کەسن قسێکی کورداواری هەیە ئەڵێ کەس بۆی ناوێن ئەچن لەسەر ڕێگا ئەڕین سەر ڕێگە پیسەکەن جا هەندێک کەسی تریش هەنوەکەوەی کە باسم کرد بەڕاستی ئەچێ سەر ڕێگە پیسەکە بۆی من باسی بکەم یاساکەی هەر ئەوەیە ڕاستی ئەچێ سەر ڕێگا هەڵەڕی ئەڵێ بە ئارام ئەحمە باسم کرد باسی ناکەم خۆشە کوشی جا عزیزان خۆشەویستانی من جاران با تۆزێ بابەتی کۆمەڵایەتان بۆ باسکەم دواییش ئەچمە سەر بابەتەکەی تر جاران هەمووتان بیرتانە پیاو نەیەگریا یا ئەگەر بیش گریایە بەنهێنیە گریا ئێستا پیاو ئەیکا ئەگری ئەشتێکی ئەشیکا بە ڤیدۆ باشە یان بە لایڤ لە سۆشیال میدیایە بڵاوی کاتەوە باشە وەکو ئەبینن نەغروری پیاوە نەماوە نە کەسیاتی پیاوە نەماوە منتەقی تایە پیاو بگری خۆی ڕێکۆدیکا خۆشی بڵاوی کاتەوە کەواتە پیاو نەماوە جاران ئازیزان ژن و پیاو کە شەڕیان نەبوو من لە دایک و باشی خۆم بیستووە ئەگەر یەکیان دەنگی بەرز کردایەتەوە ئەویان ئەیوت دەنگ بەرز مەکەرەوە عیبە دراوسەکان گویان لێ ئێستا لە سۆشیال میدیایە شڕوشی تا یەکتر بەیانەکەن زۆریشیان مناڵیان هەیە ناترسن لەوەی دەبێت سبێنێ ئەم مناڵانە چ مەخلوقێک دەرچن جاران لەبیرمانیە کە ئێمە زۆر گەنج بووین ئەوە نییە ئەها 16 و 17 ئانم بابەتانە بوو ئەگەر کچێک سوتفا بەڕێکەوت ماچێکی بای نایەتێ بەترسەوە ئەوی تخوا لای کەس باسی نەکەی باشە ئێستا ئەگەر پیاو بیاوێ کچێ ماچکە ئەبێ پیاوەکە بەخشەکە بڵێ تخوا لای کەس باسی نەکەی بە قوربانە بم هەنی شتەکان هەڵگەڕاوەتەوە پێچەوانە بۆتەوە بەڕاستی جاران پیاو بەڕاستی ئەگەر درۆزنیش بواە لانی کەم ئەو نەحورمەتی هەبوو لای ژن و مناڵی درۆی نەکرد آخر ئەوی بابە بالانی کەم ڕێزم لای ژن و مناڵەکان بمێنێ یان هیچ کاتێ جوێنی نەئەدا ئاوا بە ئاشکرا باوکانێک هەن ئێستا لەم سۆشیال میدیایە هەزاران درۆەکەن ژن و مناڵیشیان هەیە کە ئەزانن باوکیان چەند درۆزنە هەر بە خەیاڵیشیان هەیەت باشە ئێمە کاتی خۆی لە بیرما کە باوکمان ئەهاتەوە هەمومان هەڵساین لەبەری و ئەمان و بەخێربێتەوە ئێستا کە باوک یێتەوە بۆ ماڵەوە نەژن ئەڵێ بەخێربێتەوە نە مناڵی ژوای پێڵێ حتا لەبەریشی هەڵناسن زۆر جاری هێندە سەرقاڵی ئەم مۆبایل و نازانم ئایپات وشتن حتا وەڵامی سڵاوەکەشی نایەنەوە ئەها ڕۆژگا چەنە گۆڕاوە ژنی ئەوسا بە مناڵەکەی ئەوت جا کوڕ بووە یا کچ بووە
ئەوی ڕۆڵە ڕێزی باوکتان بگرن ڕێزی کەسوکاری باوکتان بگرن ئێستا ژنانێکەن خۆشەویستان مناڵەکانیان هەزاران جوێن بە کەسوکاری مێردەکەی بدەن بەخێرە نەنایە گەس باڵاکەن باش نییە بەڵام ئەگەر مناڵەکانی باسی کەسێکی خۆی بکە ئەکێشە بەدا لە غاوەیە ئەڵێ تۆ عیب ناکەی چۆن تۆ باسی خاڵت و مامتەهیندەکەی خاڵت و نازانم پورت و ئەوانەکەی کەسەکانی خۆی کەسەکانی باوشی قەیناکە کێشە نییە خۆشەویستان پیاوانێک هەن کە من ئاگام لێیانە ژن و مناڵیشیان هەیە کوڕی گەورە کشی گەورەیان هەیە ڕۆژانە بەناوگەڵیان شەوانە ڕۆژانە گوێن بە دایک و خەڵکی ئەم دایک و ژنی ئەم عالەمادن ژن مناڵەکانیش خۆیان گوێیان لێیە و بەچای خۆیان ئەیبینن هێندە بێ حەیا و داوەشاویشن هیچ شەرم لە خۆیان ناکەن بەڕاستی چۆنە بێ پیاوێک ژنی هەبێ کچی گەورەی هەبێ کوڕی گەورەی هەبێ بەناوگەڵی گوێن بۆ عالەمە بدە بەڕاستی کارە ساتە خۆشەویستە باشە کاکە بەڕاستی کارە ساتە من وازام جایشکە باسم کردووە لەم ساڵانەی ڕابردووە مامۆسایەکی پێشنوێش مامۆسای ئاینی لە ئوترێخت لە ئوترێختی هۆڵەندا بانک خوێن و پێشنوێژی مزگەوتێکی مەغریبیەکان بوو والحاڵ لەگەڵ حرمەت ما بۆی ئێوە لەگەڵ کوڕێکی گەنجی هۆڵندیە سێکسی کردبوو باڵێن بە کورتێک لە دوای یا کوڕەکە پێی ئەڵێ بێ مارەم کەی چکە لێرە مارەکردن هەیە هی پیا و ئارم بابەتانە ئەویش وەرحاڵ ئەڵێ من مژنم هەیە و مناڵم هەیە و ناتوانم ئەو کارە بکەم و ئارم بابەتانە ئەوەی لە هۆندا بێ ئەوانە هەمێن بیستویان عزیزانیانەمە وەرحاڵ ئەویش لە کاتی دواترا ڤیدۆی کامەری بۆ دائەنێ ڤیدۆی لێ ئەگرێ بڵاویەکاتەوە کشێکی جوانی هەبوو ئەو کە ئەو مامۆسا ئاینیە تقریبا 7 ساڵ بوو کاتە ڤیدۆکەی باوکی بینی کە لەگەڵ پیاوەکە لەگەڵ هۆڵندیەکە ئەو کاراکە لە ئاپارتمانێکە خۆی هەڵای خوارەوە خۆی کوشت باشە ئێستا لە کوردستانە پیاوان فلیمی ڕوتیان بڵاوە بێتەوە وەکو شێخ جعفەر ئەکرێن بە جێگەی سەرۆکی هەرێم پۆستی زیاتریان ئێنێ تێگەی لە قسەکەم هەمووتان تێگەن خۆ بەنەوعەکان ئەکەوێتە بەرچای دنیا ژن و کش و مناڵەکانیشیان لەگەڵ خەڵکا سەیری یەکەن و قاقا لە پێەکەن بۆ خۆیان باش نییە وەک ئەوەیە مێرد و باوکیان لە بازارە کەبابیان خواردبی هەر بە خەیاڵیشیان نایێت باشە ئەها سەردەمەکان چەنە بەڕاون ئازیزان هیچ شتێک لەوە کاسەتباتر نییە مرۆڤ لە ئەخلاق و شەرم و حەیادا بماڕێ بەڕاستی هەر کە داماڕا ئیتر لەو شوێنە ژیان نامێنێ لەو پانتاییە بەڕاستی ژیان نامێنێ شۆپنهاوەر قسەیەکی ڕاستەکە کاتێ ئەڵێ ژیان هیچ مانایەکی نییە بەڵام لەو ڕاستێر ئەوەی نیچەیە کە ئەڵێ بەڵام ئەوە ئەرشی ئینسانە مانای بۆ دروست کات بەڵام ئینسانەکان یا با بڵێن نا ئینسانەکان نەک مانای بۆ دروست ناکەن بەڵکو بێماناتر و پوشتریشی ئەەکەن هەمووتانە بێەوە بزانن کە ئەخلاق بۆ لەغاوکردنی سروشتی ئاژەڵانەی مرۆڤ خوڵقێنراوە بەڵام کەسانێکی زۆر هەن کە شانازی بە سروشتی ئاژەڵیانەی خۆیانەوەکەن باش نییە چونکە کەسێ بەڕاستی ئەخلاقی هەبێ و بەڕاستی لە ئاژەڵیش ئاژەڵتر نەبێ ناتوانێت ئاوا ڕەفتارکە و ئەبێت تۆزێک ئەخلاق بۆ خۆی بۆ بنەماڵەکەی بهێڵێتەوە بەڕاستی آخر بۆ ڕاگرتنی ژیانی کۆمەڵایەتی ئەخلاق ئەولەویەتە خۆشەویستانی من وەلێ ئەو بێ ئەخلاقی وای کردووە کە ژیانی کۆمەڵایەتی پوچ و بێمانە بێ لە باشووری کوردستانە آخر بەبێ ئەخلاق مرۆڤ بەیەکەوە هەڵ ناکا و ناتوانێ بژی ئەوەی ئەمڕۆ مرۆڤەکان متمانیان بە یەک نەماوە و ناتوان بەیەکەوە هەڵکەن و بژین و خێزان هەڵ ئەوەشەیە ڕەفاقەت و خۆشەویستی نامێنێ ئەم هەموو جێنوشکانە لە سۆشیال میدیا هەیە ڕێزی گەورە و بچووک نەماوە لەش فرۆش شانازی بە کارەکەیەوە کاکەلەشی خۆی فرۆشێ درۆزن شانازیەکە بە درۆکانی خۆیەوە دەستبەر شانازیەکە بۆی کە چۆن دەست ئەبڕێن دەست شانازیەکە بە دزیەکانی خۆیەوە بەرهەمی نەمانی ئەخلاقە و قیەمی قیمەی بئەخلاقی عزیزانی ئارام ئەحمەد لە کۆتا قسەی ئەم باسەمە دوای ئەچمە سەر مەسەلەی ئیخوانیەکان و ئەوانە سەدان موچەخۆر سەدان هەزار موچەخۆر کە موچە وەرناگرن لە باشووری کوردستانە دەوامیش ئەکەن و هیچ قسەیەک بەرامبەرێکێتی و پاتی ناکەن بیانەوێ یان نەیانەوێ نەک تەنها قوربانی نین بەڵکو شان بەشانی پارتیوێکێتی ستەمکارن ئەگەر زۆر بەزەیشمان پێیانە بێتەوە ئەکرێ بڵێن لە یەک کاتا هەم ستەمکارن و هەم ستەم لێکراون ئەمانە بە نەزەری ئارام ئەحمەد بوودەڵەترین و لاواسترین و ئازنزمترین خەڵکن و شایانی ژیانین بەڕاستی چونکە کرم بە کرمی خۆی
بۆمانەوەی خۆی تێکۆشان ئەکا شەڕ دەکا لەسەر خواردن شەڕی خۆیەکە ئەمانە ئەوەش ناکەن بەڕاستی. بەڵێ نازانم بۆچی بەڕاستی ئەوە سوورە ڕەنگە تیکتۆک بڵێەوە کاگارا محمەد ئەو شاڵی لەبەرایە بە لەوە بێ شاڵی خورمایە. اینجا ئازیزان تۆزێ قسەتان بۆ کەم داواکارم لە هەموو ئیخوانیەکانی کوردستان دەستکەن بە جوێندانەکانی خۆیان خۆ ئەوان جوێن نەبێشی شیە نازانن بەڵام من پێکەنینم بە عەقڵتانیە بەڕاستی جوێن و مێن بە دایکم بە خوشکم بە بنەماڵم بە کەس و کارم مێژ لای ئارام ئەحمەد بەڕاستی نابێتە میوان و باسی ئەو حاجی کاروانێکیە لەگەڵ ئەو مەحەمە حەکیمە جاش ئیطلاعاتێژە لەگەڵ ئەوانش تۆزێ قسەیان لەسەرەکەم بەڕاستی حاجی کاروان ئەڵێ کە ئەفرین چۆڵ کراوە پارەمان بۆ بردوون تامان درۆگە ها ناڵێ کە تووشیا و داعش پەلاماری ئەفرینیاندا کە دا زەیتونەکانیان بڕیەوە کە ژن و مناڵی کوردیان ئەکوشت باشنی ئاوا ناڵێ ئەلە کاتێک کە چۆڵکرا بۆچی چۆڵکرا لافاوی بۆ چوو بوو بە باراناو چۆڵکرا بوومە لەرزە لێیە بورکان لێیە کاروان ها حاجی کاروان یان داعشەکەی تۆ یان تورکیا وایان لە عەفرین کرد ئەی بۆ ناڵێ ئەو عەفرینەی کە بەدەستی تورکیا و داعش ئاوای لێ بکرا باشە ئەگەر بەڕاستی ئەفرین چۆڵ کراوە تۆ پارە بۆ چێ بردووە زەحمە نەبێ خۆ چۆڵ بۆ خۆ دەڵێ ئەی پارە بۆ چێ بردووە یاوتە بەچێ کە شارەکە چۆڵ بۆ ئەفرین با بڵێن کەواتە یا بۆ داعشی بردووە یا بۆ تورکیا و بۆ میتێ بردووە بەڕاستی باش نییە وەکو چۆن ژیرفانی خەڵکی گەمژە هەڵەتەکێنن بە ناوی مناڵانی فەڵەستینەوە خۆتان ورجی لێ هەڵە ئاوسێنن شاهانە بۆ خۆتان ئەژین ئەوی تریشی ئەکەنە قورجی حەماسەوە باشە ئەیکەنە قورجی حەماسەوە لێ دوێنێ پێرێ نمایشێک ئەکرێ هینی کۆمەڵێکش لە ڕۆژئاوای کوردستان کە ئەمانە دەیان هەزار کەسیان لێ کوژراوە لە کچان و لە ژنان لە شەڕی داعشا و لە دەست ئەمانە ڕزگاریان بووە لە دەست پەچە و ئابای بە زۆرە ملێ ڕزگاریان بووە یەن نمایشێکەکەن ئێوە هەمووتان ئەردۆغانەکان بە حرمەتیان پێکەن باشە ئێخۆ هەموو ئینسانە لەم دنیا شعوری هەیە کەرامەتی هەیە کاتێ میت و تورکیا و داعش یەن ئەوە لە ڕۆژئاوای کوردستان و لە مووسڵ و لەمانە ئەکەن باشە کە خەڵک ڕزگاری بە لە دەستی بەڵێ پەچەکەش فڕێ ئەدا باشە بەڵێ دژایەتیشیانەکە و جلە کوردیەکەش دەبەرەکە بەڕاستی ئەو جلە کوردیانەی کە ئەو کچانە لە بەریانە بوو کوێ ڕوود بوو زەحمە نەبێ کوێ بێڕێزی بوو بە ئاینی ئیسلام هەر لەبەرەوەی پەچەکەی تووڕاوە تووڕی ئەدا منیش داعش بێت باشە بێت خاکەکەم داگیر بکە ژنمان بەرێ کشمان بەرێ خوشکمان بەرێ کەسوکارمان بەرێ ئەمەندەی فڕێ ئەدەم هەتا خوا حەزەکە بەڕاستی ئەی چۆن فڕێ نادەم کاکە چونکە بە زۆر ئەوەی پێکردوم نەک ئەوەی کە بە قەناعەتی خۆم بیکەم چونکە من وەکو ئارام ئەحمەد هەر جلێک بپۆشێ من پشتیوانیەکەم بەڕاستی حتا ئەگەر باڵاپۆشیش بێ وەکو ژن یا وەکو کچێ من ڕێزی ڕائەکەیەگرم بەڵام نەک حیزب و ئەمانە بێن بە زۆر ئەو کاری پێ بکەن بەڕاستی جلپۆشین ئازادی تاکە ئازادی ئینسانەکانە ژنان چی ئەپۆشن خۆیان ئازادن بەڵام کاتێ نەکەر ئەوە حتا ئەگەر حرەکەتێک بێ بڵێ ژنان ئەبێ هەر ڕوو ببنەوە من دژی ئەوەیشم بەڕاستی ئەبێ ژنان ئازاد بن لەوەی کە چی ئەپۆشن نەک ئێوە بێن بە زۆر ئەوە بکەن لەبەرەوە ئەو نمایشەکە کرا نمایشێکی کوردانە شەرەفمەندانە زۆر جوان بوو بەڕاستی بەڵام ئێوەی جاش ئەردۆغانی دژایەتیتانە کرد باش نییە بۆیە ئێوە کۆمەڵە ئیسلامی ساختن بەسەر ئاینی پیرۆزی ئیسلام و ئەژین ئێوە بیری داعشیزم لە ناو مێشکی ئیخوانیەکانی ئێوەیە وەکو یەکگرتووی جاژمیت و ئەلم بابەتانە باشە چونکە ئێوە هەر بەڕاستی یەکەم جار نییە بۆ شتێک کە بۆنی کوردەواری لێبێ یەن جوتە ئەوەشێنن سوکایەتی پێەکەن بێحرمەتی پێەکەن باشە ئەچتە لای کام دادگاشکاتەکەی حاجی کاروان و نازانم حەکیم و ئالەم بابەتانە لای کام خۆ کە ئەو دادگایی کە تۆ ئەچی بۆ لای لە سلێمانیە بە قەولەکەی خۆتان دادگای ئەلمانی و کافرەکانە ئەی لای کێش کاتەکەی تۆ جەنابە لای کێ بەڕاستی ئێوە هەچی جوێن و سوکایەتی هەیە بە شێرکۆ بێکەستاندا لەبەرەوەی کە شاعیریشی کوردە بێحرمەتی نەما بە شێرکۆ بێکەسی نەکەن سەدەمانە نەمانەوێت راوێنێکی شێرکۆ بێکەس بڵاوکەینەوە هەزار جوێنتان پێدا ئێوە بە شێرکۆ بێکەس بە بنەماڵە و بەدبا بە هەر هەموو شتێکی ئێوە چیتان نەکرد بە ناسی ڕەزازی لەبەرەوەی کە هونەرمەندێکی کوردە چی بێحرمەتی نەما ئێوە پێی نەکەن
جەژنانی نەورۆز ئێوە لە نەورۆزە کە هەزاران ساڵە نەورۆزینی ئەم میلەتە ئێمەیە ئێوە سوکاتی ما بە نەورۆزی نەکەن جوێن ما ئێوە بە نەورۆزی نێن بێحورمەتی ما ئێوە بە جەژنی نەورۆزی نەکەن چیتان نەکەی ئێوە بە جەژنی نەورۆز یعنی ئێوە واتان لێ هاتووە کە هەشتێک بۆنی کورد و کوردەواری دەبێ چونکە عەمیلی ئەردۆغان و چونکە فاشیزمی تورکی و عەرەبی بەسەتە نەزاڵە ئەتانەوێ هەموو شتێکی ئێمە لە بۆتەی پان عەرەبیزم و تورکیزمە بەڕاستی هینکەن ئەوە نییە نەیهێڵن لە ناوی بەرن بەڕاستی ئەمە ئیشەکەی ئێوەیە ئێوە عەمیل و بەکرێ گیراون ئێوە فڕتان بە ئاینی ئیسلامیشەوە نییە باشە بڕۆ سێری تورکەکان کە سێری عەرەبەکان کە سێری فارسەکان کە چۆن ئاینی ئیسلام بەکارەهێنن لە پێناوی جلی خۆیانە کەلتوری خۆیانە دابڕوسومی خۆیانە فەرهەنگی خۆیانە خێزانی خۆیانە هەموو شتێکی خۆیانە بەڵام ئێوە یەن هەموو شتێکی ئێمە لە ناو ئەبەن تەنها بۆ ئەوەی کە بیسلمێن بۆ ئەردۆغان و بۆ ئاغاکانتان کە ئەوە تا ئێمە ئەرچی خۆمان جێبەجێەکەن باشە خۆتان ئەڕۆن سەدان کشکۆ ئەکەنەوە بە زۆر بە پارە لە ئیسفادە لە برسێتی ئەو خەڵکاکەن ئەچن حیجابەکەی ژنێکی سۆزانی وەکو ژنەکەی ئەردۆغان ئەهێنن لە سێمانی و لە کتێوە شانازی پێوەکەن ئێمە قسە ناکەین باشە بەڵام ئەگەر چوار کش بێن لە ڕۆژ ئاواوە نمایشێکی کوردانە بکەن کە لە دەستی داعش ڕزگاریان بووە ئێوە ئەچن دەستەکەن بە جوێندان و سوکاتی بە ناوی ئاینی ئیسلامەوە باشە لە کاتێکیشە هەمومان دەزانن کە ئێوە بە ئاینی ئیسلامەوە بازرگانیەکەن و پارە پێیاکەن هەمووتان شەو تا بەیانی خەریکی سێکسن یەکی چوارژنتان هەیە دگل سوار ئەمە بن لەوە پەڕن بەس خەریکی ئەوەن بەڕاستی باشە خۆ باسم کرد کە ژن چوو تەلەڤیزیۆنەکەی کۆمەڵی دادگەری مامۆستا عەلی باپیریایە بەر وتی نازانم ژنی کێم هەر 6 مانگ ژنی یەکێکتان بوو هەمووتان ژنەکانتان ئەگۆڕیەوە لەگەڵ یەکترا ئێوەن کە سەرچاوی فەساد و بێئەخلاق و بێڕەوەشتین نەک ئەو کچە جوانانەکە جلی کوردیان لەبەرایە پشتێنی پانیان بەستەوە بۆ خۆیان تەنها قژیان بە دەرەوەیە ئەگەر من هەر لە ئێوە تێناگەم بەڕاستی ئەگەر دەست و پل و دەم و چاوی ژن حرامە دەرکەوێ خوا بۆ دروستی کردووە ئەم ژنە کاکە ئەی بۆ دروستی کردووە من تێناگەم لە ئێوە ئەمەتان لەکوێوە هێناوە زەحمەت نەبێت خۆشتان هەمووتان پۆشاشی کوردی لەبەرەکەن هەمان سیاسەتی ئەتاتورک کە حەسەن خەیریەکانی لەگەڵ خۆیان ئەگێڕا شوێن بە شوێن بە جلی کوردیەوە دوایش کە سەرکەوت لە سێدارەیە باجا ئازیزان یەکێک لە هەرشتە ناخۆشەکانی ئەم تاقمە ئیخوانیانە ئازیزانی من هیچ حیزب و دەسە و تاقمەیەک لە باشوورە بە پارتیوێکێتیشەوە نییە هێندەی ئیسلامە سیاسیەکان دەمپیش و جۆنفرۆش بن باشە ئەسڵەن گفتوگۆ لەگەڵ هیچ کەسێکان ناکەن یەکسەر جوێن بۆ دایکت بۆ ژنێ بۆ خوشکێ بۆ کەس و کارێ ئەمانە بۆ ئەنێن خواوەچین ئازیزان من شعرێکم بڵاو کردوێتەوە هیچ شتێکم نەوتووە خۆشەویستان هیچ ئێستا قساکەم بەش هۆنراوێکم بڵاو کردەوە بۆ ئەو چواکچە و بۆ ئەو ئیشەی کردویانە خوای دوێنەوە 2000 جوێن بە بنەماڵەوە بە کەس و کارم دراوە ئەرێ ئێوە تەواون ئێوە کاکە ئێوە هەموو جوێنە بۆ ئەدەن ئەم کۆمەڵگایە ئازادە تۆ بڕۆ سەد ئەچی بە پارەی سعود و بە پارەی تورکیا مەطعەمەکەیتەوە باشە مەطعەمەکە کابرا ڕیشی ئاونە درێژە ئەچێ خواردنی بۆ هێنێ ئەوە پیسە خۆ کاکە ئەو کەبابە تۆ ئیهێنی مەلە هەڵۆ ئەوە تورکی پێوەیە ئەم ڕیشە درێژە ئاوا بەریاتەوە خەڵک چۆن بێزیە خواردنی ئەو هەموو تووکە بخوا کاکەجیان شتیوە چۆنە بێکاکیژین اینجا ئاچن دوکان ئەکەنەوە دوکانەکە ئەوە بەس چایشی بە دەرەوە نییە و ئافرەتەکە دوکان ئێمە قسە ناکەین ئێوە بۆشی سوکاتی بەوەکەن کە چوار کچ ژێن لەوێ نمایشەکەکەن ئێوە حەقتان چیە بەڕاستی ئەسەن کە حاجی کارۆن تۆ دوور لە ڕووی جەماعەتۆ یەستری کوێیت زەحمەت نەبێت منە حەکیمە نازانکیە ئیطلاعاتەکە ئێران تۆ چی لە خۆتەوە قساکەی تۆ چی بەڕاستی ئێوە چێن چی ئێوە حساب بۆ ئێوەکە کۆمەڵە گەرحۆ نەبێت حاجی کاروان چکارەیە جگە لە جاسوسێکی حەماس نەبێت حەکیم چکارەیە بەڕاستی چکارەیە وەڵام من چم شکاتەکەی بڕۆ بیکە کە کەیفی خۆتە داعش ئێوە لە کوردستان جێگەتان نابێتەوە باش بیزانن هەر لەبەرەوەیشە لە 92 شلگرتو هەیە یەکگرتووی مەلا سەلاحەدین باهادینی میتی تورکیا هەتا ئێستا ڕۆژ بەژوک و میزەکە هەرێنە دووەوە خەڵک عاقڵە خۆ خەڵک گێنێ دوایەوە پێ بەڕاستی خۆشەویستن ئەمانە ئەیانەوێ بە جوێندان و سوکاتی کردن خەڵک بێدەنگ بکەن کەس نەوێرە قسە بکە یەکسەر دایکی وە خوشکی وا لێکەین دایکی وا لێکەین بۆ ئەوەی کە خەڵک هیچ نەوێرە قسەیە بکە بۆیە ئەمانە بەڕاستی داعشن باشە ئێستا تەنها ئەم چەکی جوێنەیان پێەیە ببینە چۆن کەسایەتی ئینسانەکان بە جوێن و بە سوکاتی هینەکەن ئەشکێن
فەرقی چییە؟ خۆ تۆ هەر ترۆرە کاتێ تۆی ئەو هەموو جەنە بە دایک و خوشتی ئالا مەحمەد یا فڵان کەسە دەیەوێت کە شعرێکی نووسیوە باشە ئەوەش هەر ترۆرە سبەینێ بە وەڵڵاهی دەسەڵاتیان هەبێ ئەمانە خۆشەویستان باش نییە لەو سلێمانیە بەلسە جادەکانە بە شمشێر کچ و کوڕی مناڵێک و سەرە بڕن با باش بیزانم ئەم جەماعەتی یەکگرت و شلگرت و نازانم کاروان و چێ ئالم بابەتانە توێ ناگەم ئەمە چییە بە ئەمانە بەڕاستی کاک بۆیە من لێرەوە بە خەڵکی کوردستان دەڵێم گەلانی ئێران ئەزمموی ئیسلامیان کردووە تورکیا ئەزمموی ئیسلامیەکانیان کردووە کە 100,000 لە شۆژ ئێستا لە تورکیا هەیە 6 مانگ بە لە ئێسا لە ئەستەمبول پیاوێک کە 3 کوڕی هەیە تەمەنیان 25 و 23 و 22 ڕۆیشتووە فەحسی DNA کردووە یەک مناڵیان هینی خۆی نەبووە باشە هەموویش نەکە کە بە چای بە دەرەوەیە هەستا ڕۆژێکی لەگە خەڵکا کردووە هیچ سێ مناڵەکە هینی خۆی نەبووە هی پیاوەکە نەبووە داماوە هەموو ئۆسێناشی بەخێو کردووە بە درێژایی 25 ساڵ باشە ژنەکەیش ڕۆشتووە لەگەڵ پیاوێکە سێکسی کردووە بە چاویشی بە دەرەوەیە خۆ ڤیدۆکەیمان بینی ڕۆستەکان بینی کە لە هەموو دنیا بڵاو کرایەوە کەی عیلاقەی بەوە هەیە کاکە ئەسڵەن با پێتان ناخۆش نەبێ کاکە ئێستا خەڵک ئەڕوا بۆ ئێران بۆ سێکس و بۆ ڕابوان بۆ شیمالی ئێران کە هەمووی مەحاجەبەیە چی عیلاقی بەسەر ئەم مۆزوعەوە هەیە کاکە ئێستا ئەمەشتان پێ ناخۆش نەبێ سوێن بەخوا ئێستا کچان و ژنانێکن لە باشووری کوردستانە بۆ ئەوەی کە متمانە لای باوشیان لای دایکیان لای برایان بکەن محاجەبە لەبەرەکەن سێکسە فرۆشن کاکە خۆمە ئاگامان لێ برای من چ ڕەبتی هەیە بەم قسە قۆڕانەوە کە ئێوەی کرد کاکە چ ڕەبتی هەیە کاکە ئەمانە هەمووی حقیقەتن عیلاقی بەسەر ئەو شتانەوە نییە کە ئێمە ئاگامان لێ کاکە خۆ نەبێ نەزانین ئاگامان لێ کاکە ئالەم هۆڵسپۆرەی مناکە دانهاخە کچی تایە بەس چای بە دەرەوەیە بەلا تا ڕۆ ساعتی 100 ئیرۆ بەخوا جاری وایە بەیشیان تو باش ئێوە دەموچەتەن ئەوە داپۆشەوە بۆ ئەم کارەکەن ئاخر لەمە لەبەر کەس و کارەکەمان دەموچامان داپۆشین لە شرۆشیش نەر هەمویان بۆ نایان بینین کاکە ئێمە ها خەڵک ئەڕوا بۆ مەغریب بۆ ڕابواردن و بۆ سێکس خۆ هەمووی هەچای بە دەرەوەیە کاکە هەر هەمووی باڵا پۆشە چ ڕەبتی هەیە ئێوە پێتان وایە ئەوەی کە باڵا پۆشێتی زۆر مهمە وەڵا وانییە کاکەژە وانییە ئینسان بە ئەخلاق بێ هەر بە ئەخلاقە باڵا پۆش بێ یا باڵا پۆش نەبێت لەگەڵ ڕێزما بۆ باڵا پۆشە شەریفەکان کە حورمەتم بۆیان هەیە بەڕاستی مافی خۆیانە کە چیت لێ لەبەرکەم بیکە بە نەک ئێوە بە زۆر لەبەریان کرد ئەوایە اینجا ئازیزان ئەم ئیخوانیانە چونکە بیر و مێشکیان داعشانەیە کاتێک کە جوێن بە دایک و ژن و خوشکی خەڵک ئەدەن لە مێشتی خۆیانە وای لێگەێنەوە کە ئەمانە جیهاد دەکەن و ئەمانە چونکە پیاوەکەن ئاوا قساکەن باشە ملحیدن کافرن بێدینن باش نییە ئەبێ ژن و دایکەکەیان بگن و سواریان بن ئاوا بیرەکەنەوە ئەمانە ئەگەنا تۆ بۆ هەموو جوێنە دێ بە دایک خوشیام عالەمە کاکە ئەیلەوە خۆ ئێشتا خۆمان نەگیراوین لە جیهادا کاکە تا بڵێ وەڵا ئەومان کردو جا ئەمانە ئەمڕۆ دەسەڵاتیان ئەمەیە کە ئەیکەن وەڵڵه سبێن دەسەڵاتیان هەبێ خەڵک سەرە بڕن بە نوێژی نیوەڕۆ خۆشەویستە ئەمانە زۆر خەتەرناکن خەڵکی کوردستان بە تایبەتی سێمانی کە بووە بە نازان چی خانەی ئەمانە بەداخەوە بۆ پاڤڵ و قوباتکە بەس بۆ پارۆمارە ملی خۆیان شۆ کردو بۆ هەموو شتێ داوام لە خەڵکی سێمانیە دوای ئەمانە نەکەون ئەمانە ڕەبتیان بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە نییە ئەمانە هەمویان داعشن ئەمانە خەتەرناکن باشە گەلانی ئێران باجیان ناوە گەلانی تورکیا باجیان ناوە گەلانی ئەفغانستان ئێستا قاعیدەی تایە کچ ئەفرۆشن تەمەنی 7 ساڵ بە پارە ئیفرۆشن دیڤەکان پیشانی ئەدا چۆن کچان ئەفرۆشن بەواشی دایکیوێتی ئەچێ بە پارە ئیفرۆشێ ئێوە ئەمەتانوێ بە دیاری بۆتان بێ ئەگەر ئەوتانوێ پیرۆستان بێ ئەبێ کە ئەمانە بوون بە دەسەڵاتدار لە باشووری کوردستانە ئەم داعشیانە بنمونە ئەبێ ئێوە لانی کەم 30-40 ساڵی ڕەبق باجەکەی بدەن خۆتان و مناڵەکانتان لە دواییشە ئەبێ هەزاران کەس تیا بشێ و سەری بکوژێ بۆ ئەوەی کە ئەمانە لابنتیان هەڵدن ئاواتان لێ لە دواییە لە منی ببیسن با نەخەڵەتێن بەناوی ئاینەوە دوای ئەمانەکەون خۆشەویستە خەتەرەکەی ئەمانە لەوایە خۆشەویستان ڕێک وەکو ئایدە زوان بۆ کۆمەلگای ئێمە باش نییە هەر کەسێکیش ڕەخنەیەگە لە تۆ گومڕایت تۆ ملحیدی تۆ کافری وا ئەزانەیە ئەگەر سەر بە گروپەکەی خۆیان بی ئیتر درۆزن بە وەکو یەکێتی و پارتی خۆشەویستن جا ئەو یەکێتی و پارتیە دزی ئەەکەی بێ ئەخلاقی ئەەکەی جاسوسی ئەەکەی چی ئەەکەی بیکە بەس بەخۆیان بڵێ ئۆکەی بڵێ بژی یەکێتیە بڵێ بژی پارتی ئیتر تۆ گوڵی جا ئەم ئیسلامیانیش هەر گروپێکیان تۆ پیاویان بە تۆ پاکی ڕەخنیان لێ بگرن
جوێندان ها سێکدە بخۆ دەبێ وەکو بۆ خۆ جوێن دەوازێتە من بەوە هێنم لێ ئێوە ئەمە ئەخلاقیەکەتانە کاکە وەڵڵا من بە دێژایی مێژوم لە عایلێکی مسلمان لە دایک بووم خۆشەویستان وەڵڵی کاکە مامۆستای ئاینیمان هەبوو لە باشووری کوردستانە خەڵکی دینی هەمووی خەڵکی دینی بووە هەموو ماڵێ قورئانی تیا بووە کاکە وەڵڵا من خەڵکی ئیسلامم بینیوە خەڵکی بەئەدەب بووە خەڵکی بەڕێز بووە خەڵکی محتەرەم بووە باشە خەڵکێک بووە کە خەڵک سوێنی دەسوودایان پاک بووە خەڵک سوێنی بەسەری خواردووە بەخوا من ئیسلام بوون بە ئەخلاقەوە تێگەیشتم کاکە من ئەرەمان تێناگەم بەڕاستی من نازانم ئەمانە لەکوێ هاتون بۆ وڵاتی ئێمە کاکە لەکوێ هاتون بەڕاستی بۆ وڵاتی ئێمە کاکە باشنی مەلا نازانم خۆراسانی قەشمەر تۆ لەکوێ هاتووی بۆ باشووری کوردستان لەخۆتەوە هەفتە 24 ساعتە قسەکەی کاکە ئێوە لەکوێ هاتون بۆ وڵاتی ئێمە کاکە کەی ئێمە لە کوردستانی باشوورە کێشەی ئاینی ئیسلامان هەیە ئێوە خۆتان ئەڵێن زۆربەی هەرە زۆری کۆمەڵگای باشوور مسلمانە ئێمە هەمومان مسلمانی ئێوە بۆ ئازمان لێ نایەنی تر کاکە ئێوە وەختان چێ بەسەر ئێمە کاکە ئێمە لە باشووری کوردستانە وەکو خۆتان ئەڵێن لە 95 و 9 نازان لە 100 کاکە مسلمانین کەواتەی وەختان چێ بەسەرمانەوە ئێوە علاقەتان چێ بەسەر ئێمە کاکەژە حەقتان چی ئێوە کاکە قسەی قۆڕ هەر قسێکا تۆ ملحیدی وەڵا ئەڵێ لە ئاسمانەوە هاتووە تۆ چی بە خەڵک بڵێ ملحید کورە نەخۆ ملحیدی باوکی ملحیدە باشە حاو پشت ملحیدە کە ئاینی ئیسلام بەکارهێنی بۆ ناوگەڵێ بۆ جیفان و بۆ پارە باشە کاکە ئەوە ئێوەن بەڕاستی ئاوان ئەو کەسانەی کە بە ناوی ئاینی ئیسلامەوە بازرگانی ئەکەن هەر بەڕاستی ئەوانە ملحیدن ئەوانە بەڕاستی خەتەرن بۆ کۆمەلگای مرۆڤایەتی چونکە ئەمانە ئاینی ئیسلامیان کردو بە وەسیلەیەک بۆ گەیشتن بە دەسەڵات بە پارە بە ژنان باش نییە باش بیزان ڕێگە نەدەن ئیسلامیەک لەمانە بێتە ماڵتان لەم شەواڵ کورتانە خۆشەویستان یەکسەر حەز لە ژنەکەتانەکە یەکسەر حەز لە کچەکەتانەکە ئەمانە پێیان وایە ئیتر نییە هەموو شتێک بۆ خۆیان ڕەوایە وەرن من بە ئێواڵم خۆشەویستان بەبێ ڕوو دەربایشی بەبێ ئارنباتن ئەزانم زۆر جوێنم پێ دێ سەرم قسەوە باسانە بەڵام گوێ بە جوێن نادەم میوێ قسەی خۆم بکەم بڕۆن بە مێژووا بچنەوەیەوە بە مێژووا بچنەوە لە هەر سەرزەمینێک من باسی ئاینی ئیسلام ناکەم ئەو دوشتە لە یەکتر جیا بکەنەوە باسی ئیسلامی سیاسیەکە باش نییە لە هەر سەرزەمینێک ئیسلامی سیاسی دەسەڵاتی هەبوو بێ ئەو سەرزەمینە پڕ بووە لە کانگەی فەساد لە بەدڕەوشتی لە تلیاک لە دەرمان لە زیندان لە حەشیش سەردەمێکی تاریک کە مرۆڤ نرخی پوشێکی نەماوە دەبڕۆم زان وایە یاوانێ زەحمە نەبێت باشە ئەمە نمونەی تورکیا ئەمە نمونەی ئێران ئەمە نمونەی نازانم سعود ئەمە نمونەی کوێت ئەمە نمونەی میسر ئەمە نمونەی فڵانفیسان جایسە قسەیان لەگەڵاکە ئەڵێ دەبڕە ئارام ئەحمەد ئەوانە مسلمانی حەقیقی نین مەلا عەلی باپیر حەقیقیە باسی مەلا عەلی باپیر و کۆمەڵکە لای یەکگرتووە نەخێرەوە ئیسلام نییە یەکگرتوو حەقیقیە باسی یەکگرتووکە مەلا هەڵۆیەت ئەڵێ نەخێرەوە ئیسلام نییە ئەمە حەقیقیە ئێوە سەتان هەموو دنیا تێگاوە کاکە ئێمە مسلمانی یەک خوامان هەیە یەک پەیامان هەیە قورئانمان هەیە ئایدەوە ئێوە سەد حیزب کۆبوونەتەوە هەمووشتان دشی یەکترینن هەمووتان بە ناوی ئاینی ئیسلام و پارە پەیاکەن و خەریکی سێکس و ڕابواردن بابە خۆ خەڵک گێل نییە و خەڵک کار نییە بە دوای ئێوە بکەوێ ئەوە نییە ئێمە قسە ناکەین لەبەر جوێنەکانتان ئیتر وازان ئێمە یەکشت نازانین ئاگامان لێتانە کاکە قسەی قۆڕ هەمووتان بەس خەریکی ئەوەن واللهی ئازیزانی ئارام ئەحمەد بڕۆ سەیریان کە تەبان من لە یەکەم قسەکان وتم ئەگەر ژنان لە باشووری کوردستانیان لە هەر شوێنەکە بە ئازادی خۆیان بە ڕێی خۆیان بە قەناعەتی خۆیان بڕۆن حیجاب بن پۆشاکی چی لەبەرکەن من ڕێزی ئەگرم بەڕاستی کەسێکیش قسەیان پێ بڵێ من دیفاعیان لە یەکەم بەس تۆ بێ بە زۆر بیکەیتە سەری نابێت تۆ ناوێت بە زۆر لە چک بە خەڵەکەی لەم ڕۆژانە ڕێی جمهوری ئێران کۆمەڵە قسەی زۆر جوانی کرد تا باسی کچەکەی خۆشی کرد چی ناکرێت تۆ بە زۆر بچیت لە چکەیتە سەری باش نییە کابرا لە شەکەی لە ئەبا تۆ بۆ جوێنی بێنی کاکە ئایلەوە وای دابنێ من کچێکم 10 ساڵە حیجابم ئێستا لە شکەکەی بۆ فڕێم تۆی لاقە چییە ئایلەوە تۆ بۆ بە سوکایتی بە ئەزانی بۆ خۆت حەق چیە تۆ کاکە 10 ساڵە کردمەوە قەناعەتم پێ نییە و لە شکەکەم لە ئەبم حەزەکەم سەرم ڕوود بێ تۆی لاقە چییە سەرم پڕ بۆ لە ڕشک ئەمێ ڕشەکەی لاچێ تۆ چییە نوێنەری خوارە سەر عەرز نەبەخوانی درۆکیت بەخوا خۆش تۆی نایە با باجی ڕاستی بزانیت ڕۆژێکیان نازانم ئێوە بینیوتانە یانەیە کامتان بینیوانە ژنێک ئەندام پەرلەمانە لە پەرلەمانی ئێران بەداخەوە کە ناوەکەیم بینیە ئەڵێ هەڵەسێ قساکە
ئەڵێ لەسەر لە قیەمەوە لە شۆڕشی ئێرانەوە شۆڕشی گەلانی شۆڕشی ئیسلامی ئێران با بڵێ لە 1970 ئەڵێ ئێوە لەو ڕۆژەوە ئەڵێن مارگ بەر ئەمریکا هەمووی وە ئەڵێ بەڵام بۆچی مەسئولینی ئەم حکومەتەی ئێمە باشە کاتێک کە ژنەکانیان سکی هەیە لە 4 مانگی پێشمانیان ژنەکەی با بۆ ئەمریکا لەوێ مناڵەکەی بێ بۆ ئەوەی کە لەوێ جنسیە وەربگرێت باشە بۆچی کچی هەموو ئەمە ئاخوندانێکە لە ئێرانان لە هین لە ئەمریکا لەسەر ئاوەکانە بە شۆتێک و بەستیانێکەوە بۆ خوانخواانن بە هەتا و بە قنەڕوتی لێ وەساون بۆچی بۆ کسوژنی خۆتان وایە بەڵام بۆ مناڵێ لە ئێران شاڵ مەرگ بەر ئەمریکا قسەکەشی ڕاست بوو قسەکەشی ڕاستە ئێوە بەهشتان بۆ خۆتان خۆڵقەدە حسابی ئەو خەڵکی ژنان و ئاو ژیانی نییە بەڕاستی کاکە بیکات ئایلۆ بڕۆسەرانی ئێران هەر هەموو جنسی ئەمریکی هەیە کاکە هەموویان خۆ قسەی من نییە قسەی خۆیانە کاکە هەموو جنسی ئەمریکی هەیە با وەڵڵاهی بە هەزارانیان ژنەکەیان ئێشتا تەمەنی ئێشتا مناڵەکەی ناوسکی 4 مانگ و پێشمانگە ئەیبا لە ئەمریکا دایانێ بۆ ئەوەی کە لەوێ دایک بوو جنسی ئەمریکی هەبێت کەچی یێتەوە بە تاران مارگبار ئەمریکا نازانم ئەوەیە مەرگبەر ئیسرائیل گۆرەدە بڕۆ بیخولێنەوە 3 بەشتان پیاوی ئیسرائیل و پیاوی ئەمریکان کاکە بۆی ئەمانە ئاوان بۆیە کە ئیخوانیشی ترۆریستی وەکو حاجی کاروان باشە لە کام ئاخڕەوە هاتووی تۆ دانیشتویت قسەی زلزل بۆ عالەماڵێ ئەچم شکاتەکەم بڕۆ شکاتکە کەیفی خۆتە وازەیە کە لە پشتماشەوە بۆ شکاتەکەی جەنابە بیتانە عەلی قەرەداخی هەیە على ڕیش خەناوی ئەوە نەفیر عام ڕائەگەێنم بۆ شەڕی غەزە یەک کەسیش وەڵامی نایەوە ئەیکوان نەفیر عامەکە عەلی قەرەداخی تۆ نەفیر عامە ڕانەگەیان على ئەساس تۆ هەموو خەڵکی جیهانی عەرەبی و ئەمانە بێ بۆ شەڕ لەگەڵ ئیسرائیلە ئەی بۆ نەبەر زەحمەت نەبێ کێ دوای تۆکە و کێ هینی بەکڵاوەکەی تۆ پێوە عەلی ڕیشخەناوی کێ حساب بۆ تۆگا بەڕاستی عەلی قەرەداخی تۆ هەموو ئەو عەلیانە هەموو ئەوانەی کە پیاوی ئەردۆغان و کە ئەمانە ئیخوانین و کە سەلەفین و کە چین ئەم بابەتانە هەموویان ئەمانە جاسوسی نێودەوڵەتین خۆشەویستانی من کورد ئێوەی ناوێ کورد باشن ئەناسێکی ئێوە چی ئەکەن باشە دنیای تورکی و دنیای عەرەبیش ئەوەندە ئێوەیان ئەوێ وەکو سەگی ڕاو بەکاتدان بهێنن دواتای کلیکتان هەڵە کێشن کە ئیشان پێتان نەما وەکو پڕۆیەکی پیس لە کونجەکان فڕەتان ئەدەن چونکە ئەوانش باش ئەزان هەم عەرەبەکان هەم تورکەکان کەسێ وەفای بۆ خاچی خۆی نەبێ وەفای بۆ نەتەوەکەی خۆی نەبێ وەفای بۆ نیشتیمانەکەی خۆی نەبێ وەفای بۆ زمانەکەی بۆ زمانی خۆی نەبێ وەفای بۆ کەلتوری خۆی نەبێ باشە وەفای بۆ مێژووی گەلەکەی نەبێ بەخوا وەفایشی بۆ تورکیا و بۆ عەرەب و بۆ کێو بۆ ئەمانە نابێ بەڕاستی کاکە ئەمە حەقیقەتە باشە ئەمە ڕاستیەکەیەتی کاگەشینم خەمتان نەبێ کۆمۆنیستەکان لای من وەکو ئیسلامی داعشیەکانمان بۆ ئاگات یەک زەڵ جیاوازتان نییە هەتا کۆمۆنیستەکانش هەمیان هەروان باش ئەوانیش ڕەخنەم لێ گرتم هەموو کاکە لینین وای کردووە و ستالین وای کردووە و چاوسیسکۆ وای کردووە یان چۆن لە خۆتەوە قساکەیت نەخوێنەواری گەمژە ئەوانە کۆمۆنیست نەبوون ئەوانە سەرمایەداری دەوڵەتی بوون و ئێمە کۆمۆنیستین ئێوەش باشە ناسین خۆ کە چۆن کۆمۆنیستێکن ئایدۆلۆژیا هەروایە تەواو ئایدۆلۆژیا ئەوە پیشەیەتی کۆمۆنیستەکان بەیانی دەساتیان دەسێ بێ ئەبێ خەڵک بڵێن بۆ ئەنتەرناسیۆنال ڕزگارە بێ ئینسان مناڵەکان وا فێرەکەن ئایدۆلۆژیا هەروایە بۆیە من دژی هەموو ئایدۆلۆژیاکەم بەڕاستی جا طبعا ئێستایش ئەو داعش و شتانە باوەڕێن وێنای من چۆنەکەن وێنای من وەکو ئەو واقعا ناکەن کە خۆم هەم خۆشەویستان بەو پێ وێنای منەکەن کە لە خەیاڵی خۆیان ناوێنیشان لە ئالا مەحمەد دروست کردووە ئەمە مولحیدە و ئەمە ئەوەیە وەڵڵا ئێوە مولحیدن قەسەم بخوا یەک کەسێتان بەقەدر ئەو پەنجەی ئالا مەحمەد موسڵمانی واقعی نییە بەس نییە من دزی ناکەم بەس نییە من فەسادی ناکەم بەس نییە من دەرمان فرۆشی دەرمان خۆری ناکەم بەس نییە من فڵانە فیسارەکان ناکەم باشە ئێوە هەمووتان خەریکی ئەم بەز من کاکە شێکن کاکەشین بەخوا تیزیەکانی ئێوەش هەر هەمی خەریکی فەسادی بێ ئەخلاقیە لە باشووری کوردستانە ئەتان ناسین کاکە لەبەرەوە دەمی خۆتان داخن بالەتان نەینە دەنگ حسابتان بۆ ناکەین بەڕاستی لە جوێن و ئیهانتان ناتەسین جا هەرەشی کاگارا مەحمە کاکە تۆ خەڵک ئەو ناسێ و قسانەمە بۆ خۆخرا بۆچی بۆ خۆم خراپە کاکە من خۆ ناڵم خۆ من ناسم خۆ کاتێکم لە دەنگم بەرێ زەحمەت نەبێ کاکە بۆچی بۆ من خراپە کاکەجێ خەڵک جوێن ناگرێ بە دۆزەخ خەڵک جوێنم پێدا بە دۆزەخ مهمەیە من هەڵوێستی خۆم هەبێ بەڵێ من پشتیوانی ئەەکەم لەو کچانە و بە دژی ئیسلامیشی نازانم بە دژی ئاینی ئیسلامی نازانم ئەگەر ئەو کچانە خوان ڕوود کردایەتەوە و سومەمشیان دەرخستایە منیش دژایەتی مەکردن بەڕاستی
منیش دژایەتی مەکردن بەڵام مادەم پۆشتە و پەرداخن جلی کوردیان لەبەرایە پشتێنی جوانیان لەبەرایە هەر ئەو کچانن کە داعشیان کرد بە قەشمەر کە ڕۆژێک دایەت حاجی کاروانەکان و حەکیمەکانش ئەکەن بە قەشمەر ئەو کچانە بەبەشدان ئێوە بۆ کچانە ناوێرن ئەو کچانە داعشی تێکشکان ئێوەش ئەترسن بۆیە لە ئێساوە سوکاتیان پێکەن هیوادارم کە کچانی سلێمانی کچانی ئەو دەڤەری گەرمیان هەمویان ببن بۆ کچانە بن بۆ 4-5 کچە بەڕاستی ئەبێ ببن بەوانە بۆی بتوان بە کەرامەتەوە بژین بە ئابڕۆ بژین بەڕاستی باش نییە نەک ببن بە کەرەسەیەک پیاوپیان ڕابێرێ شەو ڕۆژ باش نییە بە خۆیان بە نازانم ئەتوانەکەن من دەوە جاتر قسە ناکەم خۆشەویستان ئەوە هەر وەڵامێک بوو بۆ هەموو گوێن فرۆشیە احترامي خوتان بقن إسلامي كان جماعتي يقتو جماعتي كومل أو علي حما صالحة قسم بأخوة أو علي داعش باباش بيزان علي حما صالحة أقد داعش نبو من آل محمود أي كان لو زولاني لا يبرو هر أوان ويشكا بو يدن بين البارا بيهاكا أو من الزولة هل يساوى أيش باش يخوش أيسا باشا أجيناتو نيوشكي أم رسمي خو بوشي بلاوا كيتو أجر بوشي بو من يكي كاكا يا بو خوي خوتيكي بو رسمي علي حما صالحة بو نيوشكي رسمي بلاوا كيتو ها بوشي بو كركني خلنيه اي بوشي زحمه النبي خوتو بو مني ناكي كاكا بو عبدي ناكيتو باشا بو خوايا كي بينش فرصه كاتا بوشي بلايا كيتو اگر بو كلاندني خلنيه كاتا عيني اسلام وسيلهك ايوا بو يخلشي بيكركن دنتان بني بارا بياكن لسري بلا ورينو تو اما عصيم موضوعك انجا بقى واش نبي اسلام السياسي كان يقدر كومل علي حما صالح عفوا في سالك أم قصي من أعواه ودارم جوان كوتي كانوا برايب كانوا من هموت من دجي كتي بارتي بو باشا 6 سال زيادة لا شي 6 سال لا سدمي رسمك اشياء محمود كلا سليمانيه ابو ملبري كردستانيه فايقرج مديري اساج ومن دجي كتي بارتي حتى ام لحظه دجيان هيج نماوه ببنا مالي بازاني وطالباني كتي بارتي نار هيج نماوه بلان بياني اجر بمن بلن آرام أحمد دو اجر هي يا كتي بارتي هالبجيره يا اسلامي كان هالبجيره قسم بخوا يا كتي بارتي هالبجيره باش او راسي بزن او بيخلي مشتي خوتانو چونکە من پیاوێکی ئاقڵم ئەزانم قەسەم بەخوا ئۆکەی لە یەکێتی و پارتیە دەم لە ئێوەی نادەم باش ئەو ڕاستی بزانم چونکە ئەزانم ئێوە بێنە شوێنێکێتی و پارتی ئەبێ هەزار ڕەحمەت بدەین بۆ بنەماڵی بەجێی تاڵەبانی بڵێن تو خوا وەرنەوە ئەمانە داعش هات ئەبێ ڕێک وا بکەین ڕاستی باش ئەو ڕاستی بزانم دەیتر من قسە ناکەم ئەوەی دەرمانەکەی پاپای بە کوێرایی چاوی ئیخوانیەکانەوە من قصي خو من كيف يتبو خوتان حجا بآرام أحمد بان بآرزي خوتان چين بيانم بيان بلن كاك باجنيه بس خوا أزاني ضلي آرام أحمد شتيا إيوه نايزان براسي هذا والله خواتان نقل خوشي بيساني آرام أحمد رزو حلمت إن شاء الله تجيك إيمو خزمتان إيوه سلامت بن يوا دارم كا باش بن صرحال بن حلمت بوتانية دي خوا قايل لهم لا يبي ورزن ست شاون خواتان نقل داي باوكم